زێدەتری 5 ساڵ دەرباز بوون بسەر هێرشا دەولەتە ئیسلامی داعش یا توندڕێ بوو سەرجڤاکە ئێزیدیل باکوورێ عێراقی دەماک و زەڵام هاتبوون گولە بارانکردن و ژن و زاروک هاتبوون ڕەواندن و وەکە کویلە دەست خۆدا گرتنە ئەف مالباتە هاتبوو ڕەواندن پێش ڕاهاتن جوداکردن هەر زارۆکێک فرود بوو کەسێکی ئەم المال بوون هاتن دۆراما گرتن عایلێنمە هەموو مێر جداکردنا خانیەکی کۆمکردن دەری لی گرتن وەم ژن و زار و هەمووکردنا غورفاکی دەری گرتن دۆراما تەوەقاندنمان نەکاریم دەرکەڤنا ئەم خۆ بەحەرەکی نەبالەکیدا دەماک و هەند زارۆکێن ئێزیدی هاتن ڕزگارکردن پشتی گرتنا بنگەهێ داویە یەکێکدارێن داعش زارۆکێک دەماک و هات بوو ڕەواندن و کرد بوو کویلە 10 ساڵی بوو لێ پشتی هات ڕزگارکردن ویژی کەسێکی ڕا نەگوت و ئەو ژە ئێزیدیەن ڕەواندیە بەرپرس وها دەبینن و gelek êzidiyên hindabûyî di nava malbatên Daişê dane yên li kempa dimînin lê ditirsin daxwaza alîkariyê bike. Ewa bû mavî nêzîkî 5 sal li destê teroristanê Daeş da bûn. Her karekî xirab û nareva legeriyan kirduwa. Çî wekû emeliyeyê siksî, çî wekû eşkencedan, çî wekû birsîbûn û heta dawî. Ew giring ewa ku mişkiyan şura zorbey here zoran. ئیساڵ دەست بکارهاتیەکردن بوو دەرئانین و ناسینە هەزاران تەرمێن خەلکی ئێزیدی و هێژی گەڕیان لە دیف کەسێن هەندا دوم دکە بەرپرس دەبێژن تو ئالیکاریە ژە عالیە جڤاکا نافنەتەوی نایەکردن بوو دیتن و ڕزگارکردنا کەسێن هەندا نا مەسرەفێکی ئیسلامکار بێ نا تشتێکی جێرە بکڕێ نا دراو نەبێ میتاجی جلکا بێ میتاجی تشتێ مەدرسێ بنە بزەحمەت چ مستەقبەلی وان مساعد ناراتبەکە نە شغل کارەکە بزەحمەت ئەو دبێژە ئەگەر کو مەرجên ژیانێ ji بوان li gund peyda bibin jî ew ê nevegerin ser malên xwe yên kevin ji ber ku çekdarên Daişê bi şêwekî weketbêjin hatine ji nav birin lê ew dibêje ya rastî hê jî ew ji nav neçûne